إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، ئەمڕۆ لە وتاری ئەمڕۆیە حەزەکەم تیش بخەمە سەر ڕوکنێکی گەورەی ئەم ئیسلامە، پایەیەک لە پایەکانی ئەم ئیسلامە کە ئاینی ئیسلامی لەسەر ڕاوەستاوە. ئاینی ئێمە لەسەر 5 پایەی عەمەلی وەستاوە جگەل لە مەسائلە ئیعتیقادیەکان، چکە لەو مەسائلانەی کە پەیوەستە بە بیر و باوەڕۆ، ئیمان بەخوا، ئیمان بە مەلائیکە، ئیمان بە پێغەمبەران، ئیمان بە کتێبە ئاسمانیەکان، ئیمان بە ڕۆژی دوایی، ئیمان بە قەزا و قەدەر، ئەمە مەسائلێکی بیر و باوەڕیە، پەیوەندی بە بیر و باوەڕی ئینسانەوە هەیە. بەڵام هەندێک شت هەیە ژیانی عەمەلی ئینسانی موسڵمانی لەسەردا ئامەزراوە کە بریتیە لە وتنی شایەتمان و کارپێکردنی، هەستان بە ئەنجامدانی ڕوکنی عەموودی گەورەی ئەم ئیسلامە کە نوێژە. دوای ئەوە لەگەڵ ئەم نوێژە خوای تەعالا لە 80 ئاەت زیاتر لە قورئانە باسی زەکاتی کردووە، بەیەکەوە باسیانی کردووە. الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة. أم زكاة أساسك أم إسلامية، ركنك جوري أم إسلامية. پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي بني الإسلام على 5 وكو عرزم كردن شايت مان نوج لنا وراس. أفرمي الزكاة أم جاء أفرمي حج أم جاء أفرمي رجو. للرواياتك رجو بيش حجك، للرواياتك حج بيش رجو أخا. بويا برزانم نابێ ئێمە وا تێبگەین زەکات خێرێکە، یعنی پیاوەتیەکە، من پیاوەتیەکەم، ماڵی خۆمە. ماڵ مەسەلە پیاوەتی نییە، مەسەلە حەقێکە، خوا بڕێتیەوەی. پارە تو خاوەنی نیت. ئێستا هەر کەسێ لەم شوێنەیە دانیشتووە و خاوەنی 10 دەفتەرە و 100 دەفتەرە و ملیارێ دۆلارە، یان گوێی لەم وتارە ئەبێ ملیاردێرە لە پارەیە، وەڵڵاهی خاوەنی هیچ نییە، وەڵڵاهی خاوەنی هیچ نییە، خۆیە خەڵەتینی. مالکی حقیقی خوایە. تۆ تەنها ئەمین سندوقی دراوەتە دەست، ئەمانەتەکە وەک چۆن کابرای خاوەن بەنق لە پشتێوە کۆمەڵ پارە و دۆلار و دینار دانراوە، خاوەنی نییە، ئەو بەس تەنها دابەشێکە. تۆش خاوەنی هیچ نیت. ئێستا مردی لەم شوێنە تەنها بناڵەکانت بنە خاوەنی پارەکەت. تۆ خاوەنی هیچ نیت. نەخۆشیش بکەوی تەنها بڕێکی بۆت هەیە بکەیتە خێر، لە کات نەخۆشیەکەتە ئەگینا ناتوانانی ماڵەکەت هەمووی بکەیتە خێر، شەرع مەجالت نادات، چونکە تو خاوەنی نیت. کەوابوو هیچ منەتێکی ناوێ کاتێ تۆ زەکاتە دەی، زەکات مڵکی تۆ نییە، زەکات حەقی خوایە لەسەر ئەو پارەی تۆ ئەیدەی، ئەوە ئەڵکەکەی خۆتت جێبەجێ کردووە، واجبێ لە واجباتی ئیسلامت جێبەجێ کردووە، واجبیشە لەسەرت بیکەی، ئەبێت چش بیکەی. ئەگەر نەیکەی لەم دنیاە ئەگەر ئیسلام حاکم بێ بە زۆر لێتەسێنێت،
دێت بە زۆر لێتە سێنی هەر کەسێ منعی زەکات بکەم زەکاتەکەشی لێ سێنرێ و نیوەی ماڵەکەشی ئەبرێت حکومەت ئەیبا چونکە خۆ موڵکی تۆ نەبووە چۆن زەکات نادەی موڵکی ئەو فەقیر و هەژارەیە موڵکی ئەو خەڵکەیە بۆیە لێتە سێنێت ئەگەر نەیدەی مەسەلەن ڕئیس عەشرەتێ بێ و بداتە شاخە بڵێ من زەکات نادەم حکومەت لەگەڵ یابێ شەڕ بکە هەتا زەکاتەدا ئاوا ئیسلام ئەمە ئیسلامە ئەمە شەریعەتی ئیسلامە شەریعەتی ئیسلام حەقی فەقیر و هەژار قبوڵ ناکە هیچ کەسێک داگیریکە بۆیە خۆشەویستەکانم وا نەزانین زەکات منەتە وە کەیفی خۆمان تەسەڕوفاتی تیا بکەین بیدەین بە ئەم و ئەو کەی تەوزیعی کەین دابەشی کەین ئاوەکو چۆن هەنێک کەسێ بڕێ لە مناسباتێکا بڕێ هەدیە دابەشەکە هەنێک کەسێ زەکات وەکو چۆن بڵێ ڕەمەزان مناسبەیە خۆشە و کەسەک بڕێ خزم و کەسوکاری خۆی هەیە بڕێیەکی دووسێ فلسێکیان بۆ نێرێ ئەمە شتی وا نابێت زەکات شەریعەتە چۆن نوێژەکە ڕوکنی هەیە فەرزی هەیە ئەبێت تەرتیباتێکی بکەی وەو شێوە ئەگەر نوێژ بەو شێوە نەکەی ئیسا نوێژ بەیانی ئەگەر 4 ڕکات بکەی خوا قبولی نییە ئیلا ئەبێت 2 ڕکات بکەی نوێژی بەیانی ئەگەر 4 ڕکات بکەی خوا قبولی نییە ئیلا ئەبێت 2 ڕکات بکەی و سەلام بدەیتەوە ئەگەر لە جیاتی تەحیات فاتیحا بخوێنی قبول نییە ئەگەر بۆ کەسێک بزانێ یعنی طبعا باس ئەوواکەین کەسێ نەزانێ و نەزانێ نوێژ بکە هەرچۆن بیکە خوای گەورە لێ قبوڵیەکە ئین شاء الله تعالی من باسی ئەو کەسە ئەکەم کە بزانێ من شارەزای نوێژم هەیە لە جیاتی فاتیحا تەحیاتە خوێنم لە جیاتی تەحیات فاتیحا خوێنم 20 جار فاتیحا بخوێنی لە جیاتی تەحیا قبول نییە چونکە ئەمە دین وایە دین نیزامی هەیە ئیسا چوو هاتیتە ناو مزگەوتەوە بێ دەست نوێژەکەت قبول نییە بۆیە خۆشەویستەکانم زەکاتیش ئاوایە زەکات بەشێکە لەم ئیسلامە نابێ یاریتیا بکەین نابێ وایش بزانین منەتە نابێ بە کەیفی خۆت دەریکەی ئەمە حەقە حەق ئەگەر بیدەی خوای گەورە پاداش دەداتەوە لەسەری لەبەرەوەی مۆزەفێکی ڕێکوپێکی لە دائیرەی خوایە مۆزەفێکی ڕێکوپێکی لە دائیرەی خوایە حەقت سوپاسە وەکو چۆن لە دائیرەیەکە ڕێکوپێک ئیشەکان تەکەی سوپاس دەکرێ سوپاسنامەیەکت بۆ نووسری حەقت سوپاسە خوای گەورە دەست خۆشیت لێەکە بەس ئەگەر نەیدەی عقوبەت ئەدا ماڵەکەت لێ ئەسێنێتەوە واللهی ئەیکا بە جەهەنم بۆت ئەو ماڵە ئەبێتە جەهەنم بۆت هەر لەوەوە کە زەمیرت مرتاح نییە دوای ئەوە خوای تەعالا ئەو خەڵکە فەقیر و هەژارە ئەکاتە دژمنت گشتی دوعات لێەکە گشتی بە چاوێکی سووک و تەماشاتەکە تۆ وا ئەزانی های لە ناو وەنەوشە و لێکسزی خۆتە های لە ناو سیارەی آخر مۆدێلاتی خۆتە های لە ناو قەسر و قوسورتە و ئازانی زۆر بەرزی هایتە ئاسمانەوە بەس نازانی لەبەر چا ئەو خەڵکە زۆر بێ قیمەتی چونکە تۆ کەسێکی حەقی خوات نەداوە حەقی فەقیر و هەژاران نەداوە بەڵام ئەگەر پیاوێکی باش بی ئەگەر حەقی بدەی واللهی هەموو کەسێ خۆشتی ئەوێ خوا خۆشەویستیەکەت ئەخاتە دڵی مەلائیکەوە مەلائیکەش تەوزیعەکەن لەسەر زەویە و تۆ ئەبی بە خۆشەویستی خەڵکیش جگە لەوەی کە خۆشەویستی خوای جا زۆر زۆر گرنگە ئێمە ئاوا تەماشای زەکات بکەین زەکات خۆشەویستەکانم ئەگەر ئەم ڕوکنی گەورەی ئیسلامە جێبەجێ بکرێ واللهی برایە مەشاکلی کۆمەلگا هەمووی حەل ئەبێ ئەو هەموو مەشاکلە کە ئێستا کۆمەلگاکانی دنیای پێوە ئەناڵێنن ئەو هەموو مەشاکلی فەقیری و دەوڵەمەنی مەشاکلی ڕیبا سوو خواردن ئەو هەمووی لە ئەوروپا هەیە لە سەر زەویە هەیە مەشاکلی بەتاڵە بێئیشی ئەو هەموو مەشاکلە کە کۆمەلگاکانی ئەم دنیای پێوە ئەناڵێنن و من ضمنهم کۆمەلگاکانی خۆشمان کە ئێمە لاسایی کەرەوەی ئەوروپاین ئێستا لاساوی کەرەوەی غەرب و ڕۆژئاواین وا ئەزانین بەختەوەری لای ئەوانە واللهی هەمووی بۆ ئەوەگەڕێتەوە نیزامی ئیسلام جێبەجێ ناکرێ نیزامی ئیقتصادی یاسای ئابووری ئیسلام جێبەجێ بکرێ و ڕوکنە ئەساسەکەشی کە مەسەلەی زەکاتە ئەوانە هەمووی حەل ئەبێ ئەوانە هەمووی حەل ئەبێ خۆشەویستەکانم واللهی برایە من عەرزم کردن زۆر جار لە محاضراتە لە لەیلەة القەدرە لە زۆر شوێنە و لە دەرس و دروسیشە عەرزم کردن کە زانایانی ئیسلام وتویانە ئەگەر زەکات بدرێ بەسی کۆمپانیا و پیاوە دەوڵەمەنەکانی ئەم ئیسلامە کە حەسابیان کردووە 400 ملیار زەکات هەیە ساڵانە 400 ملیار زەکات تەوزیع بکرێتە سەر چی فەقیری سەرزەویش هەیە دەوڵەمەنیەکە نەک بەس موسڵمانان ئێمە ئەگەر زەکاتەکەوە ڕێکوپێکی بدرێ ئەگەر عەدالەت بدرێ بەو شێوەی بدرێ کە ئیسلام داوای کردووە
براینە مشکلەی گەنجمان نامێنێ خۆ ئەمە ئیسە نەوێ ئەمە نەزەرە ئیسە لەوە چێکێ بێژێ ئەمە نەزیریاتە مامۆسا باسی لەیەکە فەقیری نەمێنێ و ئەمە کاکە ئەمە لە زمانێک لە زمانەکانە جێبەجێ کراوە لە زمانی عومەری کوڕی عەبدولعەزیز ئەمە چونکە عادل بوو خەلیفەکە بڵێم نازانم لەکوێوە بۆ کوێ دەوڵەتی عومەری کوڕی عەبدولعەزیز بوو ئەمەی کە ئێستا پێ ئەوترێ دەوڵەتی ئیسلامی وڵاتی ئیسلامی هەمووی ئەو کاتە هەموو یەک دەوڵەت بوو یەک خەلیفەی هەبوو کە پێی ئەوترا عومەری کوڕی عەبدولعەزیز ئەم پیاوە زەکاتی ئەفریقیا تەنها زەکاتی ئەفریقیا زەکاتی ئەوروپا ناڵێم زەکاتی وڵاتە پێشکەوتوەکانی دنیا ناڵێن زەکاتی ئەو ئەفریقیایی کە ئێستا لە برسا مراندویانە نەفەسیان بڕیوە ئەیانەوێت دائیمەن کۆیلە بن و ڕەشپێز لە بەردەستیانە کۆیلە بێ هەر زەکاتی ئەفریقیا بەس هەموو ئەفریقیاش نا ئەوەنەی کە سەر بە دەوڵەتی ئیسلام بۆ ئەو کاتە بەس زەکاتی ئەفریقیا براینە هاوریا نەیان ئەزانی لەکوێ جێیکەنەوە جێی نەئەبوویەوە تەوزیعان کرد یەک فەقیر نەما هاتن وتیان وەڵڵی خەلیفە نازانین چی پێ بکەین ئەمە زەکاتەکە زۆرە فەرمووی تەوزیعی کەنە سەر گەنجانە با بڕۆن ژن بێنن ئەوەی ژنی نییە ژن بێنن ئەوەی خانووی نییە خانووی بۆ بکەن ئەوەی هەرچیانەکەن هەر بەش هەر ئەمایەوە نەیانەزانی چی بکەن لەکوێ لە چی بنقێک هاڵیگرن ئەیانوت کێ پارەی ئەوێ کێ پێویستی بە پارەیە بێت ناو خۆی بنووسێ کەس ناوی ئەی خەڵکێت پارەمان بۆ چییە لەکوێ هەڵیگرین و نەوێت یعنی بڵێ ئەمە نەبووە ئەمە نەکراوە ئەمە کراوە بەس مشکلەکە ئەوەیە ئێمە دەوڵەتەکانمان هەمووی ئێستا خۆخۆرەیە هەرچی پارەی ئەم مسلمانانە هەمویان دا بە چەک هەمویان دا بە ئەسلیحە و لە ئەخیریش ئەو ئەسلیحە وەک ئەسلیحەکانی سەدام دەرەجێ ملەتی خۆی پێ ئەکوژێ ئەوەیە ئێمە مشکلەکەمان ئەوەیە ئێمە خاوەنمان نییە وڵات ئیسلام خاوەنی نەماوە وڵات ئیسلام بێ خاوەنە بێ باوکە کە ئینسان باوکی مرد ئیتر یەتیم ئەکەوێ کە یەتیم کەوت ئیترە کەس یاری پێ ئەکا ئەوە مەوزوعەکەی خۆشەویستەکانم ئەگینا وەڵڵاهی ئەم زەکاتە بەسە بۆ ئەوەی کەوا کێشەی کۆمەڵایەتی کێشەی ئابووریمان هەمووی حەلکا و چارەسەرکە جا بۆیە من حەزەکەم زەکات بەکەم نەزانن زەکات ئیشی حکومەتە بەڵام کە حکومەت نایکە ئەمڕۆ هیچ نەبێ ئێمە خۆمان وەکو مسلمان ئەبێ بتوانین سوودی لێ وەربگرین هیچ نەبێ ئێمە بتوانین لە ناو یەکتریا ئەم فەرزە گەورەی ئیسلامە جێبەجێ بکەین بەقەدەر توانە بتوانین نێڵین خەڵک پەکی بکەوێ حیف نییە توخوا مسلمان لە برسا بمرێ حیف نییە مسلمان لەبەر بێ پارەیی نەتوانێت دەوا وەربگرێ و هەتاوەکو گیانی دەرەچێ یعنی ئەمە بەڕاستی حیفە لە وڵات ئیسلامە لە ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە ئومەتی نوێژ و زەکاتە لە ئومەتی نازانم لەو ئومەتەی کەوا هەموو دنیا سوودی لێوەرەگرت لەو ئومەتەی کەوا کەنیسەکانی ئەوروپا دوعایان ئەکرد یا ڕەبی داوایان لە خوا ئەکرد ئەیان خوایە دەوڵەتی ئیسلام ئەم ناوە بگرێت تا ئیسراحەت بکەین کافرەکان داوایان ئەکرد خوا ئەم دەوڵەتە بگەێنتە لای ئەوان تا ئەوانیش بکەونە ئیسراحەتەوە ژیانیان بەختەوەر بێ بەداخەوە ئەم ئومەتە خێر و بەرەکەتە ئێستا وای پێ هاتووە زەکاتەکەش وەجوانی نادە لە زەکاتەکەشا فێڵەکە خوای تعالی لە قورئانی پیرۆزە بە پێغەمبەرەکەی ئەفەرمێ صلی الله عليه وسلم أفرمي خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها أي محمد صلى الله عليه وسلم لأمتك زكاة وربقرة زكاتك باكيان كاتوا هندي علماء ألين آية زكاة دولة من باكا كاتوا يعني فقير باكا كاتوا يعني بارا باكا كاتوا يعني مجتمعكم ملقا باكا كاتوا هندي كتير لعلماء وتيانا هر شواري باكا كاتوا هر شواري خاوينة كاتوا يك دولة من باكا كاتوا ولا شي لوي كوا بيسكا نبي لوي كوا دلي رق نبي أخذ دولة من أقل حسك أمبارا ملكي خلقي تريتيايا زكاتي ليبدا بأو بريد الخوشي وممنوني أو فقيرة ببيك زكاتك اللي ورقري أو كاتا لدليا بيسكي ناميني الرزيلي ناميني أو كاتا دلي رق نابي بزي بخلق هاديتوا تنها بيركاتو تنها زكاة نية بل كشتي تيش أكا خيري تريش أكا فقير شون باكا بيتو فقير إيسا طبعا باب زانن أقر زكاتي بي ندري تو دراوسەیە کتەبێ فەقیر بێ و بەردەوام تۆ لە خۆشترین ژیانە و خۆشترین خواردن و جوانترین کەلپەل و جوانترین سەیارە و جوانترین خانوت هەبێ و ئەویش هەر مردی بێ و تۆ لای لێ نەکەیتەوە و چاوی لێی نەبێ و ڕۆژێ لە ڕۆژان یارمەتیەکی نەدەی طبعا بەخوا قینت لێ هەڵەگرێ بەخوا بۆی بکرێ زەربەت لێدا هیچ نەبێ دو عەشڕت لێکە بەڵام تو دایمەن چاوت لێ بێت تۆ لە زەکاتەکەت بێبەشی نەکەی نێلی پەکی بکەفێ احتیاج بوو نەخۆشی بوو یارمەتی بدەی بەدەمیەوە بی واللهی داواکەڵی خوا بەرەکەت خەیتە ماڵەکەیەوە
چۆن پاکی ناکاتەوە زەکات پارە پاکەکاتەوە بەوەی کەوا تۆ جاری وایە ئەو پارە ئاگات لە خۆت نییە لەوانەیە حرامێکت تێکەڵ کردبێ ئەگەر ئاگات بێ بگەێنیتەوە شوێنی خۆی ئینسان ئەگەر ئاگای لێ بێ و حرام بکابێ حرامەکە بگەێنێتەوە شوێنی خۆی بەس ئاگات لێ نییە جاری وایە حرامێ تێکەر پارەت بووە ئەو زەکاتە پاکێکاتەوە زەکات کۆمەلگا پاکەکاتەوە ئەو کۆمەلگایە کە هەنواع و ئەشکال مەشاکلی تایە بەڵام ئیسلام بەهۆی ئەم زەکاتەوە بەهۆی ئەم تەکافولەوە ئەم یارمەتی و هاوکاریکردنی یەکتری مسلمانان بۆ یەکتری بەڕاستی زۆربەی کێشەکان و نەخۆشیەکانی ناو کۆمەلگا ئەتاوێتەوە و نامێنێ بۆیە خذ من ئەموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها طبعا زكاة خۆشەویستەکانم لە زمانی عەرەبیە طبعا زەکات یعنی چی یعنی پاکێتی یعنی گەشەکردن یعنی زیادە یعنی چاکسازی یعنی بەرەکەت بیری لێ بکەرەوە تەماشاک زەکات ئەم معنایانە هەر هەموو یەگەیەنێ پاکێتی ماڵەکەت پاکەکاتەوە دڵت پاکەکاتەوە نەما گەشەکردن واللهی وەکو هەفتەی پێشوو باسم کرد هەرگیز من سوێنە خۆم وەکو خوای گەورە وعدی داوە وەکو پێغەمبەرەکەی وعدی داوە هەرگیز ئەو کەسانەی زەکات ئەدەن لە ماڵەکانیان بەهۆی زەکاتەکەەوە ماڵەکانیان قەت کەم ناکە واللهی چەند قات زیادەکە زەکات زیادەیە بەرەکەتە زیادە ئەخاتە ناو ماڵەکەتەوە زەکات چاکسازی دروستەکە لە ناو ماڵەکەتە لە ناو کۆمەلگاکەتە والله ئەو کەسانی زەکات دەدەن کێشەیان حەلەبێ مەشاکلیان حەلەبێ ئەو کەسانی زەکات دەدەن خوای گەورە بەرەکەت ئەخاتە ماڵ و مناڵیانەوە بۆیە بەڕێزانم پێویستە ئێمەی مسلمان بەدەمی ئەوەوە بین خاڵێکی تر خۆشەویستەکانم زەکات شەرت و شروتی هەیە یەکێک لە شەرتەکانی زەکات ئەوەیە کە ساڵ بەسەر پارەکەتا تێپەڕ بوو بێ ساڵی بەسەرا تێپەڕ بوو بێ یەکێکی تر لە مەرجەکانی زەکات ئەوەیە کە گەیشت بێتە حەدی زەکات ئێمە 4 جۆر پارەمانەیە زەکاتی تایە زەکات شەرعی 4 جۆر پارە مەڕ و ماڵات مەڕ مانگا حشتر مەڕ و بزن هەتا نەگاتە 40 سەر زەکاتی تیانە لە 40 بەبانەوەتر زەکاتی تایە حشتر تا نەگاتە 5 سەری گەورە زەکاتی تیانە لە 5 سەر بەسەرەوە زەکاتی تایە مانگا تا نەگاتە 30 سەر زەکاتی تیانە لە 30 سەر بەسەرەوە زەکاتی تایە خۆ تۆ توانی خێری لێ بکەیت بەس وەکو زەکات شەرعی ئێمە باسیەکەین لە زەرعات و بەروبووما زەکات هەیە زەرعاتت ئەگەر گەیشتە حەدی زەرعاتی ساڵانەت ئەگەر گەیشتە حەدی 653 کیلۆ ئەبێ ئیتر زەکاتی لێ بدەیت ئەبێ زەکاتی لێ بدەیت هەروەها ماڵی تجارەت پارەیەک تێ عەرزی پێسێنی و ئەیفرۆشی سیارەی پێسێنی و ئەیفرۆشی ئیتر لە بازاڕە دوکانێکت پێداناوە پارەی تجارەت کە بازرگانی و ئیشوکاری پێەکەی ئەویش زەکاتی تایە ئەویش گەیشتە حەدی زەکات ئەبێ زەکاتی بدەیت ئیسە حەدەکەیتش بۆ باسەکەم پارەیەکیش کە هەت بێ لە ماڵا بێ خڕت کرد بێ خستبێتە بنقۆ ئەویش گەیشتە حەدی زەکات ئەبێ زەکاتی تیا بێت طبعا ئاڵتونیش هەر پارەیە وەخت خۆی پارە ئاڵتون بووە و زیو بووە یعنی دینار ئاڵتونیمان هەبووە و درهەمی زیویشمان هەبووە بۆیە لە کات خۆیان هەر وتراوە ئاڵتون و زیو بەس ئیسا پارە لە جیاتی هاتووە قاقەز لە جیاتی هاتووە لە جیاتی ئەو مسقاڵە ئاڵتونە ئێستا دۆلار هەیە دینار هەیە ڕیاڵ هەیە بۆیە ئێستا پارەی ئێستا زەکاتی تایە چەندێک لە پارەیە بگاتە چەندێ زەکاتی تایە 85 غەرام ئاڵتونی ساغت هەبێ ئەوە زەکاتی تایە ئیتر 85 غەرام پرسیارکە تەلەفۆنێکەکەم بۆ زەڕەنگەرێت تەلەفۆنێ بۆ مامۆسایەکەکەم 20 مسقال ئاڵتون چەنە مامۆسا ئەڵێ 4 ملیۆنە ئەڵێ 3 ملیۆنە ئەڵێ ئەوەنێ توش پارەکەت گەیشتە ئەو حەدە ئیتر ئەبێ زەکاتی لێ بدەیت زەکاتەکەشی چەندێکە چەندێ زەکات ئەدەی 2.5% یەک لە 40 ئەسهەلترین طریقە ئاسانترین ڕێگا بۆ دانی زەکات ئەوەیە کە ماڵەکەت ئەگەر لە حەدی 20 مسقال ئاڵتون کردێ بانە ئیتر لە 40 دینارە دینارێکی بدە لە 40 دینارە 40 وەرەقەت هەیە وەرەقەیەکی زەکاتە 100 وەرەقەت هەیە 2 وەرەقە و نیمی زەکاتە ساڵانە یەک جارەی دەیت هەندێک مسلمان لەوانەیە پرسیار ئەوە بکە بڵێ مامۆسا من هەندێک پارەم هەیە ساڵی وەسەرا تێپەڕ نەبووە هەندێکی ساڵی وەسەرا تێپەڕ بووە بۆ نمونە پارەی وای هەیە 9 مانگا هەیەتی پارەی وایش هەیە ساڵەکەی وەسەرا تێپەڕ بووە ئایا هی 9 مانگکە نەدا ئێستا گشتی بە یەکۆ بدە براینە پارەی واتەیە قازانجی واتەیە ئەگەر یەک مانگیش بێ بیدە چونکە ئێستا تو دوایی
دوای 2 مانگ 3 مانگتر ئەمجا ئەو پارەشە زەکات دەکەوێتە سەری ئەبێ ئەویش بدەیت دوای ئەگەر نەیدەی گوناحبارەوی تو لە ساڵێکە یەک جار زەکات دەدەی بەس لە مانگ ڕەمەزانە زەکات دەدەی ئیتر تەواو هەرچی پارەیەکت ئەو ڕۆژەشە ڕۆژی بەر لەوای چی پارەیەکت پیا کردی بێ کشتی زەکاتەکەی بدەیت ئیسراحەتەکەی ئیتر فکرت سافە بێ مەسەلەن تۆ ئێستا ڕۆی تۆ بۆ ماڵ پارەکانت هەمووی دانە چەنی کرد تەقسیم چلیکە بیدە زەکات خۆت خەڵکە ناسی بیدە نای ناسی بیدە دەستی مامۆسایەکی ئاینیوە بیدە دەستی پیاوێکی عاقڵ و شارەزاوە خەڵکە ناسێ منەتیش مەکە بەسەر ئەو خەڵکەیە زەکاتیان پێدەی ئەمە حەق خوایە براکانم نابێت لە حەق خوایە تۆ منەت بکەیت کابرا 5 دینار سەرفترەی دابوو لە کفری بە ماڵێکی فەخیر 5 دینار ئەو زەمان دینارەکە 5 دیناری دابوو لە ساڵ هەموو عمریایەک 5 دیناری سەرفترەی 5 مناڵەکەی دەرکرد بوو دایە ماڵێکی فەقیر دراوسیان دا مناڵەکانیان ئێوارە بوو بە شەڕیان ئەم مناڵە وەلێکا شەڕەکە کابرا دەرچوو بۆ دەشت لە دەرگاکەی وێسای وتی ئێوە مناڵتان چۆن ئەتوانم بدا لە مناڵی ئێمە ئێوە بە سەدەقە و سەرفترەی ئێماژیان لا حول ولا قوة إلا بالله كابراش خو عافی کە نەماوە ئێسە وتی ڕێک 5 دینارەکەم بۆی ناردە و بۆ ماڵەکە وتم وەتانیم سەدەقە و سەرفترەم ناوێ هی خوایەدا ئێستا منەتەکەیتە سەرمان نامەوێ بۆچی من هەنێ کەسێ وا ئەزانێ فرە شتێکی مهمی کردووە کاتێک کە زەکات دەرەکە زەکات حەق خوایە هیچ وهینێکی مەزانە وەک چۆن نوێژ فەرزە لەسەر ئەوش فەرزە لەسەر بێ بیدەی جا منەت و شاباشی ناوێ ئەگەر منەتی تیا بکەی خوای گەورە بەتاڵێ کاتەوە داواکارم خوای گەورە بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە یا ڕەبی خوای ئیسلاحمان بکەی یا ڕەبی خوایە لە بەڵاو مصیبەت بە دوورمان بگری یا ڕەبی دڵمان پاکەیتەوە بتوانین فەرزەکانی تۆ جێبەجێ بکەین یا ڕەبی خوایە ئەومان پێ بکەی پارە لە ناو دڵمانە نەبێ ناو دەستمانە بێ یا ڕەبی دڵی دەوڵەمەندەکان نەرم بکەی بۆ فەقیرەکان یا ڕەبی خوایە بخاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە داوات لێ بکەین ئەم کوردستانە خێر و بەرەکەت بڕژێنە سەریا دینداریەتی لەنا ئەم وڵاتە پەرە بسێنێ گەنجانی ئەم وڵاتە هیدایەت بدە تەرەقی بە دینی ئیسلام بدە ئاڵای ئیسلام هەردەم شەکاوە بێ لەناو ئەم وڵاتە یا ڕەبی کار بەدەستانمان صالح بکە حکومەتمان چاک بکە یا ڕەبی خوایە بخاتر ناوە جوانەکانی خۆت یا ڕەبی خوایە کارەبامان باش بکە ئاومان باش بکە ئەمن و ئاسایش بەرقەرار کە لە وڵاتمانە خوایە شیفای نەخۆشەکانمان بدە یا ڕەبی ئەو نەخۆشانی کە داوای دوعای خێران لێکردن یا ڕەبی خوایە شیفایان بدەی یا ڕەبی خوایە شیفایان بدەی یا شافی یا الله یا ڕەبی خوایە کەسانێک داوای دوعای خێران لێکردین یا ڕەبی کەسانێکی حەزەکەن ژیانی هاوسەرایەتی بەیەکەوە بنن خوایە بۆیان ئاسان بکەی یا ڕەبی کەسانێک هەیە نەدارن قەرزارن خوایە بۆیان ئاسان بکەی یا ڕەبی خوایە کەسانێک هەیە یا ڕەب العالەمین گیراویان هەیە خوایە بۆیان دەرباز بکەی کەسانێک هەیە کێشە و مەشاکلیان هەیە خوایە کێشە و مەشاکلەکانیان لەسەر سووک بکەی خوایە ئەوانەی مناڵیان نییە مناڵی ساڵحیان پێکەرم بکەی یا ڕەبی تاعات و عیبادەتی ئەم مانگەمان لێ قبول بکەی ڕۆژۆکانمان شەو نوێژەکانمان تەراویحەکانمان زیکرەکانمان دوعاکانمان قورئان خوێندنەکانمان یا ڕەبی خوایە ئەومان پێ بکەی ئەم دەرسانە لە ڕەمەزان وەریەگرین لە دوای ڕەمەزانیش بەردەوام بین لەسەری آمین آمین